خۆی بەخشدەی بیرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باس و بابەتیشی گرنگ بکەین، ئەویش بیرەوەری پێشمەرگەیەکە یاخود بڵین سەرکردەیەکە کە تەمەنی هەشتا ساڵە و ماوەی نێوان 40 ساڵ بیرەوەریەکانی خۆی لە دەشتی گەرمیان و شاکەلەوە دەست پێ دەکات و بە هەورازەکانی قەندیلدا سەر دەکەوێت و لەوێەوە بە نشێوەکانی سوورێندا دێتە خوارەوە و دەچێتە گەوەی شارباژێر و بەرزایەکان دەبینێت. بە هەورازەکانی کێلەشین و پشتی بارزاندا سەر دەکەوێتەوە و لەوێەوە دێتە خوارەوە بەرەو ناوچەکانی شارباژێر و شارەزور و ناوچەی هەورامان. ئەو کەسایەتیەش کە قسە لەسەر کتێبەکەی دەکەین شێخ محەممەد شاکەلیە. شێخ محەممەد شاکەلی نووسەری کتێبی هەوراز و نشێو، بیرەوەری 40 ساڵ تەمەنی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی لە خۆ دەگرێت. لەم کتێبەدا کۆمەڵێ باس و بابەت وروژێنراون یاخود سەردەمی مێژووی گێڕدراوەتەوە، هەر لە ژیانی مرد منداڵیەوە تاوەکو سەردەمی کاری ڕێکخراوەیی و ئاشنابوون بە خوێندەواری و تێکەڵبوون بە کاری سیاسی و سەربازی و هەڵبژاردننی ژیانی پێشمەرگایەتی لە شاخ. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ لە بەرنامەی جێپەنجەدا قسە و باس لەسەر ئەم کتێبە بکەین، لەسەر ڕووداوەکان، ماجەرای پشتی ڕووداوەکان، هۆکاری ڕووداوەکان و ئەو فاکتەرانە کامانە بوون کە وایان کرد کۆمەڵێ ڕوودا و لە باشووری کوردستاندا دروست بێ بە تایبەتی لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا. کاک شێخ زۆر خۆشحاڵ بووین کە لەم بەرنمەیە دەرفەت هەبوو لەگەڵ بەڕێزت دابنیشین و قسە و باس لەسەر کتێبی هەوراز و نشێو بکەین. من ناچمە ناو وردەکاری زۆری ژیانی تۆ، بەڵام تەنها لێەوە دەست پێ یەکەم. تۆ لە سەرەتای کتێبەکەدا باسی هاتنی فەیسەڵی دووەمەکەی لەگەڵ خاڵی عەبدولئیلا بۆ گەرمیان یاخود بۆ کەلار کە لە هاوینێکی گەرمی ساڵی 1954دا دێتە ئەم ناوچەیە. پێم خۆش بوو وەکو دەستپێک و سەرەتای بەرنامەکەمان دیمەنی ئەو وێنانەی ئەو ڕۆژەی کە فەیسەڵ دێتە گەرمیان بە کامێرەی چاوەکانت بۆ بینەران بگوازیتەوە. بەڵێ، ئێمە ئەو کات قوتابی بووین لە پۆلی پێنجی سەرەتایی لە سەرەتایی کەلار، گوندی کەلار. ئەو کاتە کەلار گوندێکی سەتماڵ بوو. ئێوارە دەنگ و باز بڵاو بوویەوە کە مەلیکی عێراق شا فەیسەڵی دووەم سبەینێ دێت بۆ گەرمیان، تێپەڕە بێ بە گەرمیانە بەرەو دەربەنی خان، بەرەو تونی باوە ئەمرا بۆ ڕاو. بەڕێوەبەری قوتابخانەکەمان کۆی کردینەوە، ئێمە گروپێ بوون تی پێبووینی کە شافەیان پێوە تەختە دێدەوانی بۆی ئامادە بین سبەینە بەشدار بین لە پێشوازی شا فەیسەڵ. خۆی ڕاستەکەی لە مانگی دووە بوو، نەک لە هاوینە نەبوو، مانگی دووی ساڵی 1954 کە باسی تەپوتۆز و گەرماکەکەی گەڕانەوە تۆزی هاوینە. بەڵێ، تەپوتۆز لەبەرەوەی جادەکە قیر نەبوو کە ئۆتۆمبیلە هات تەپوتۆزیە کرد. ئێمە لەگەڵ خەڵکێکی زۆری تری گەرمیان و کفری و دەوروبەری کەلار وانە کۆبووین نزیک قەڵای شیروانەی ئێستا کە جادەکە لێوە تێپەڕە بوو. تەبعاً قەزای کەلاری ئێستا نەبوو، هەر چۆڵ بوو ناوە، ئاوەدان نەبوو. بۆ زۆربەی خەڵکیش هاتبوون عەشایر و چەکدار بوون، بە چەکەوە هاتبوون، هەندێکی بە سواری وڵاق هاتبوو، هەندێکی بە پێ هاتبوو. تقریباً چەند هەزار کەسێک لەو سەر جادەی لە پێشوازی مەلیکا بوون. کاتێ مەلیک هات کەژاوەکەی 4 ئۆتۆمبیل بوو. مەلیکی عێراق 4 ئۆتۆمبیل، کەژاوەکەی 4 ئۆتۆمبیل بوو. پۆلیس وشتیش ئەوەندە نەبوون مەنعی و خەڵکە بکەن و بێنە ناو خەڵک و ڕێگە بگرن لە خەڵک. لە ناو خەڵکا دابەزی و وەستا و ئێمەش لە تەنیشتی وەستاین و نزیکی و خێراتنیان کرد و هەمە سایبێکی جافخوافووی کە وتارێکی خوێندنەوە خێراتنی کرد و خەڵکی تەوقەیان لەگەڵ کرد و قسەیان لەگەڵ کرد و تقریباً ماوەیەک وەستا و دو ئاسە بەڕێ. باش، حەمەسایی بەگی جاف
بە چ سیفەتێ و تاری خوێندەوە ئایا قائمقام بوو لەم ناوچەیە یاخود هەروەکو کەسایەتێکی کۆمەڵایەتی وەکو کەسایەتی کۆمەڵایەتی خوێندەوار و لە جیاتی و خەڵکە و تاری خوێندەوە و خێراتنی مەلیکرد بە زمانی عەرەبی هەڵبەت ئێمەش سرودمان خوێندەوە بە عەرەبی سرودێکە بۆ وەختە مەلیکەنا مەلیکەنا نەفدیکە بالئەرواحی لە بیرمە ئەومان خوێندەوە مەلیک دەستخۆشی لێکرد وتی عافیە گەنجێکی قۆز و ڕێک و پێک و جوری ئەوەی لەبەر بوو حرەس و قەرەباڵغ و بێنە و مەڕۆ و نازام چی نەبوو هیچ زۆر عادیە هات و دابەزی و سواری ئۆتۆمبیلەکەی بۆ ڕۆشت بەڵێ یعنی تەنها بۆ ڕاو هاتی بۆ کوردستان بەڵێ بۆ ڕاوهات بوو بۆ بە دوواداچوونی کێشە و گرفتەری وەکو ئەتڵەیەک هات بۆ ئیسراحەتەوە لەگەڵ چەند کەسێکە باش ئەو کاتانە تۆ چه هەستێکت بوو یعنی تەمەنی تۆ 13 ساڵە یعنی ئەگەر بکرێ بڵین ئەو کاتانە تۆ هەر حەزت کردووە تەداخلی کۆمەڵێکاری دەستە جەمعی و ئەو جۆرە مناسبە و قەرەباڵغیانە بکەیت ئەمە ئەکرێ بڵین سەرەتای دەرکەوتنتە من لە بیرم نایە ئەستم کرد بێ بە مۆزوع ئێمە ئەو ڕۆژە کۆیان کرد نەشیدمان خوێندەوە و بەڵام دیمەنی هاتنی کەژاوای مەلیک و قەرەباڵغەوە ئەو تەواز و ئەلە و پیاوا بینیم تایسە لە بیرمە هیچ هەڵسوکەوتێکی جیاوازی نەبوو ینی وەکو کەسێکی وەکو خەڵکە وەستانە و خەڵکەکە و قسەی کرد و پێەکەنی و حرەسوشت دەوریان نەگرت بوو زۆر مەسەلەیەکی ئاسایی بوو ئێستا کە بیرەکەمەوە بەرپرسێکی زۆر بەسیت 15 ئۆتۆمبیلی بەدواوەیە بەراوردی یەکەم لەگەڵ ئەو سەردەما سەیرە ئەو سادەیە بۆ ئێستاتە گەڕێتەوە هەستی پێکە یاخود ئەو کاتەش هەر هەستان بەو سادەیە کرد لە سەرۆکێکی سەردەمی دەسەڵاتی پاشایەتیە لە عێراق باوەڕ ناکەم وەختە هەستێکی شتی ترمان نەبین و نەبینی بوو باوەڕ ناکەم ئەو سەردەمە هەستمان پێکرد وامانزانی هەموو هەروە بێ بەڵام ئێستا هەستی پێکەین کە گۆڕانکاری گۆڕانکاری بێدا باش تۆ لە ساڵی چەند ساڵێک دوای ئەوە ساڵی 1950 ئەبی بە ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان لە شاری کەرکووک وابزانام ئەو کاتە کۆچ کرد و شەید عەلی عەسکەری بەرپرسانە بێ سەردەمی دەسەڵاتی پاشایەتیە هێشتا شۆڕشی 14 تەموزی 1950 دروست نەبووە ئەو کاتانە جیاواز لەوەی کە ئێوە وەکو توێژێک لە ناو قوتابیانە بوون بەڵام کێشەی کورد و کێشەی گەنج و کێشەی قوتابی یعنی بەو ئاستە بوو کە ئەوایە لە ناو ڕێکخراوێکی کوردیە خۆت ڕێک خەیت ئەمە یا پەیوەندی بە هەستێکی نەتەوایەتیەوە هەبوو یا بە دوای گەڕانی کێشەکان نبوو پێم وایە بە تایبەتی لە شاری کەرکووک پەیوەندی بە هەستی نەتەوایەتیەوە بوو شاری کەرکووک پێک هاتووە لە کورد و تورکمان و عەرەب و هەندێک مەسیحیشی تیا بوو زیاتر هەستی نەتەوایەتی پاڵی پێوە ناین لەو ڕێکخراوە کار بکەین گیرروگرفتی تری ئەم سەردەمە کەم بووە وەختە بەڵێ ئەو گیرروگرفتانەی ئێستا هەیە ئەو سەردەمە نەبوو یا کەم بوو بەڵێ یعنی ئەو کاتانە کە پێش شۆڕش ئێوە زیاتر کۆبوونەوەکانتان لە ناو کەرکووک بوو بەشداری کۆبوونەوەکان تەکرد کە بووی بە ئەندام لە یەکێتی قوتابیان ئێمە کۆبوونەوەی یەکێتی قوتابیان جیاواز بوو لەگەڵ کۆبوونەوەی پارتی وەکو حیزب لە یەکێتی قوتابیان وەکو تاقیکردنەوەیەک بوو بۆی لە داهاتووە ئەندام لە پارتیە کۆبووینەوە ناو بەناو هەر لە ناو کەرکووک کۆبووینەوە یا بە ناوی سەیران و دەرچوون بۆ دەرەوە نەورۆز یا مناسبەتێکە بوو کۆبوونەی فراوانمانە کرد بەڵێ بەڵام دواتر لە ساڵی 1962 کە سەرەتای شۆڕشی ئەیلولە هەر حەماسەتێکت بۆ شۆڕش و کوردایەتی هەبوو باسی حاجی قاوری مەحمووی شاتریەکەی کە لە حوتی 1162 لە مەجلیسێکا بوون تۆ هەندێک قسە و باست کردەوە و توێتی پێت پەلە مەکە تۆش وەکو ئێمە سەرت سپیەکەیت و ئەم شۆڕشە هەر ئەمێنێ و بەردەوامە بێ و کۆتایی نایەت بەڵێ خوا لێ خۆش بوو حاجی قاور زۆر ڕەفیق و برادەری باوکم بوو سەردانی یەکتریانە کرد لە مناسبەتێکە جەنابی حاجی تەشریفی هێنا بۆ شاکەل منە وەختە گەنج بووم و حەماسەتمە بۆ و جەناب دەڵێ باسی سەرەتای شۆڕش بۆەوەی دەربەنی خان ڕوویدا بۆ عەشایر ڕێگەیان گرت بوو دواسە عەبدولکەریم قاسم هێزێکی نارد و ئەو هێزەی دەرکرد لە دەربەنی خان و ڕێگەکەی کردەوە ئەوان باسی وایانە کرد کە احتیاط بکەن و حەق نییە بەم زستانە پێشمەرگە و ئەوانە هەبێ و یعنی
ئەوە بوون باسی وانەکە کە زەروری نییە ئێستا و پەلە نەکرێ باشەوەوانە منش پێم ناخۆش بوو پەلەم بووە وت هەقا هەموو کورد ئێستا پێشمەرگە بێت و وامەزانی مانگە دوان تەواوە بێ حاجی وتی وەڵا هەیە کاک حەمە تۆ زۆر پەلەتە بە سەری بەم سەری سپی بوو بەم سەری خۆمە کوڕەکەشت گەورە بێم کێشار تەواو نابێ حەجەلە مەکە نۆرەی تۆش دێت و نۆرەی کوڕەکەشت دێت وە قسەکەشی ڕاست بوو واش دەرچوو بەڵێ پێت وایە ئێستا شۆڕش ماوە یا کۆتایی هاتووە شۆڕش بەو شکڵەی جاران کۆتایی هاتووە شێوەی جاران بەڵام بە شێوازی تر باش تۆ لە شوێنێکی ترا لە کتێبەکە تا باسی ئەوەکەی کە لە دوای شۆڕشی 14 تەموزی 1958 ئێوە ئەبن بە میانی ڕێکخراوێکی چالاک و ئەکتیڤ کۆمەڵێک کۆسب باسەکەی کە یەتە ڕێتان یەکێ لەوانە بۆ نمونە حیزبی شووعیە شووعیەکان کۆسپیان بۆ ئێوە دروست کردووە ئایا ئەم کۆسپە پەیوەندی بە باس و بابەتی فکریەوە هەبوو یا پەیوەندی بە باسی قەومیەوە هەبوو یا پەیوەندی بەوە کە ئەوان هێزێک بوون زیاتر ئومەمی بە شێوەیەکی گشتگیر بێ جیاوازی نەتەوایەتی ئەوانە بیریانە کردەوە ئەو وەختە جارێ ئەو وەختە دەسەڵات و دەستکەوت وانە لە ئارانە بوو ئەو وەخت ئەو سەردەمەی باسێ جەناوت باسیەکەی دەسەڵات و هیچ نەحیزبی شوێعی نە لایەنە نەتەوەیەکان دەسەڵاتیان نەبوو لە کوردستانە حکومەت هەبوو مەسەلە فکر بوو مەسەلە ڕاوبۆچوون بوو ئێمە ڕامان وا بوو کە کوردیش میلەتێکە وەکو میلەتانی تر حەقیەوەی هەیە بە زمانی خۆی بخوێنێ حەقیەوەی هەیە بە کەلتوری خۆی هەبێ حەقیەوەی چارەنووسی خۆی دیاری بکە برادرانی حیزبی شوێعی ڕێیان وانە بوو کە ئەیانوت کە کوردیش وەکو هەموو عێراقیەک فەرقی نییە و عێراقیە و ئێمە ڕێیمان وا بوو عێراقی فەرق هەیە عێراقیەکی عەرەب جیاوازە لەگەڵ عێراقیەکی کوردە عێراقیەکی عەرەب بۆ خۆی مافی هەموو شتێکی هەیە عێراقیەکی کورد مافینی لەبەرەوە وەکو یەکی لێ بکرێ باشترە ئەوە موشکلەکەمانەوە بوو یعنی ئەوان زیاتر پەیوەندی لایەنە قەومیەکەیە بەڵێ لایەن نەتەوەیی بوو بەڵێ فکری نەتەوەیی بوو بەڵێ سەرعمە لەسەر مۆزوع بوو باس لەوەش ئەەکەی دواتر کە ئەو کاتانە لە سەرەتای شۆڕشی ئەیلول بە تایبەتی مانگی دەی ساڵی 1963 باسەکەی کە لە بیرتە ئەڵێ ناکۆکی دروست بوو لە نێوان لایەنەکاندا بەڵام من لایەنی هیچ لایەکیانمان نەگر ئێمە ینی ئایا لایەن نەگرتنی یاخود پشتیوانی نەکردنی هیچ لایەکیان پەیوەندی بە چیەوە هەبوو بۆ تۆ پەیوەندی بەوە هەبوو کە تۆ بڕوات بەو جیاوازیە نەبوو کە دروست بوو یاخود هیچ لایەکیانت بەڕاست نەئازانی بە تایبەتی ئەو کاتانەی باڵی مەکتەبی سیاسی و بەجیا و بارزانیش بەجیا بوون خۆی یەکلاکردنەوەی کێشە بە زۆر و بە چەک بەلامەوە ڕاست نەبوو ئەکرا بە گفتوگۆ بکرێ من قەناعەتم وا بوو ئەکرا گفتوگۆ بکرێ حوار بکرێ لە یەک حاڵی بین بەڵام پەنابردنە بەر چەک و زۆر و شەڕ بەلامەوە ڕاست نەبوو لەبەرەوە کنارم کرد هەرچەندە زۆربەی برادەرەکان لە باڵی مەکتەبی سیاسی بوون بەڵام دانیشتم و خواڵ ناگرێ ڕعایەتیان کردم ینی مەشاکلیان بۆ دروست نەکردم بەڵام ئەڵێ هەردوو لاش سەردانیانە بەڵێ پەیوەندیم دۆستانە بوو لەگەڵ هەردوو لایەنە تۆ ئەو کاتانە ڕاتچی بوو ئەگەر شعوری تۆ لەو کاتە بۆ ئێستا تقریبا نزیکەی 6 ساڵێک شکاتەوە بەر لە ئێستا ئەو کاتانە ئەو جیاوازیت لە چی هابینیەوە زیاتر ئەکرا کارەساتێکی سەش درێژەی هەیە و خەڵک باژێدا کورد باژێدا تا ئێستاش ئەکرا و دووبەرەکی و ئەو یەکتر ئەزێددان و میلەت ئەزێددانە ڕوونەدا بەوەی نێو مشکلەکانە گیرروگرفتەکانە لێک حاڵی نەبوونەکانە لێک حاڵی بن گفتوگۆ بکەن بەڵام بەداخوا پەنایان بردەبەر هەردوو لا پەنایان بردەبەر تونند و تیژی و ئەوەی لێ دەرچووکە بینیمان زۆر جار باس دەوەکرێت کە ئەو ناکۆکیە سیاسی لە نێوان بەشێ لە حیزبە سیاسیەکانە هەیە ڕێگی بۆ قوڵایی ئەو مێژووە گەڕێتەوە کە لە 63 تۆ باسیەکەی دەسی پێکرد وایە بەڵێ ئەوە عەزم کردی تا ئێستا نەبراوەتەوە تا ئێستا بە شێوازی جیاجا خۆی پیشانەدا ڕاستە دوای ئەوەش تەبەن لە تۆ دائەنیشیت و دەسەکەیت بە ژیانی تایبەتی خۆت خوێندن و ژیانی کۆمەڵایەتی خۆت کاتێکیش کە لە بەیانی 11 ئازارە دوای ئەوە ئەو ڕووداوی نسکۆ ڕوەیە تۆ قسەیەک تێیاڵی من ئێستش لە دوای نیوسەدا لەو ڕووداوە ئەڵێم ئەو کاتە ئەتوانرا بەرگری بکرێت ڕاستە قوربانی و شەهیدێکی زۆر ئەدرا بەڵام ئەکرا بەرگری بکرێت ئەو قەناعەتە ئەو کاتانە شەتان بوو بەڵێ باسی نسکۆی 74ەکەی 75ەکەی بەڵێ 75 ئێمە لە ئەو بەری سیروان بینە منتقەی بەمۆ بووین بناری بەمۆ و
هێزێکی زۆر بوو ئەو وەختە لەوێ هەموو ئامادەکاریەکیش پێش نسکۆکە کرابوو بۆ مقاومە بۆ بەرگری نووسیمە لە بیرۆرەکانمە ئێمە ئەو وەختە قەناعەتمان وا بوو کە ئەتوانین بەرگری بکەین بەڵام وامان نەزانی بە ئێمە ناکرێت چونکی گەنج بووین و وامان نەزانی خەڵکی خاوەن ئەزمون و شارەزا و ناسراوە توانێ ئەو شتە بکە ڕاستەکەی ئێستا هەندێک لەو شایدانە ماون دوانی ئێستا لە بیرمە مەلا بەختیار و کاک مامۆستا جعفەر کە ئێمە لە مەحموود قەجەر بووین تقریبا 600-700 پێشمەرگە بووین هی منتقەی دووز و کفری و بەشێک لە چەمچەماڵ لەوێ کۆبوو بووینەوە شەوێک مامۆستا جعفەر هات سەردانی کردین وتی من لەلایەن مەلا بەختیار و کۆمەڵەوە نێردراوم ئێمە بەتەمایل مقاومە بکەین ئێوە هێزێکی زۆرتان لەلایە و ئەگەر بتوانێت قەناعەت بە مێزە بکەیت چاوەڕێ بکە تا گفتوگومان تەواو بێ و هاوکاریمان بکەن ئێمە وەڵاماندانەوە کە ئێمە کۆمەڵە نین بەڵام هەر کەسێ مقاومەکە هاوکاریەکەین و لە حەقەتە قەناعەتمان بە هێزەکە کرد کە 600-700 کەسە بوون کەس تەسلیم نەبێتەوە هەندێکی تەسلیمە بووە بە ئێران هەندێکی بە عێراق هەفتەیە چاوەڕێمان کرد کە جعفەری سەماوە مامۆستا جعفەر هاتەوەتیەوە وعدی خۆتان بەسەر بدەمە هیچمان پێ ناکرێت بەبەسمەوەیە ئەو وەختە هێزی خەبات لە منتقەی تەوێڵۆ بیارە شار باژێر تا گاتە منتقەی قڵاتزە بناری بەمۆ زمناکۆ ئەمانە هەمووی هێزی تیا بوو و احتیاتیشی تیا بوو ئیزاعی ڕقم 2 هەبوو چەکوشتمان هەبوو هەموو شتێک هەبوو ئەکرا مقاومە بکرێت بەڵام بە باجێکی قرس و ماندووبوونێکی قرس نظامی عراقی سیستەمی عراقی شەوەندە بە قوت نەبوو بەڵام بەتر کەس مقاومەی نەکرد و ساڵێکی پێچ و تاواکو سەر لە نوێ دروست بوویەوە ئەمەی تۆڵی لە 6/1975 کە پەیمانی جەزائیرە بەسرێ بەڵام ئەوەی کە ئەڵەی مقاومە نەبوو ئایا مقاومەکە پەیوەندی بەوە هەبوو کە سەرکردە نەبوو هەروەک خۆشت باسیەکەیت یاخود بۆچی یعنی ئەوە کراکە خۆ بەدەستەوەدا نەبێ یادان بێدەنگکردنی چەکەکان بێت خۆی زۆربەی خەڵک ئیتیهامی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان خوا لێ خۆشبوو مەلام سەفاکەنە کە ئەوتر دەستی هەڵگرت لە شۆڕشتر خەڵکی تر نەیتوانی بیکە ئەکرا خەڵکی تر بیکە هەر کەسێک لە ناو شۆڕشە بە پێی مەسوولەتی خۆی مەسوولەتی هەیە لە مۆزوع بەرپرسە ئەکرا خەڵکی تر مقاومە بکە من باسێکم بۆ یعنی ئامرازی شۆڕشکردن لە منتیقەیەکی معینی کوردستانە هەبوو بەڵام کەس دەستی نەیکرد کۆبنەوەشیان کرد لە پێنجێنەوەکو دوای باسییان بۆ کردم کۆمەڵە کۆبنەوەیان کرد فەرید عەبدولقادر شەعبی شێخ نووری کێکێ کۆبنەوەیان کرد بەڵام گەیشتنەوە قەناعەتە کە ناکرێ باشە پێشتر ئەو ململانەیە گەورە لە ناو مەکتەبی سیاسی و پارتی دیموکراتی کوردستانە هەبوو بە تایبەتی ئەوی باڵی کە مامۆستا برایم ئەحمەد ڕابەرایەتیە کرد یعنی ئەمانە کە ئەو هەموو ڕەخنیان لە بارزانی هەبوو ئەو هەموو ناکۆچیە هەبوو چۆن نەیانتوانی ئەمە بکەنە دەرفەت و ڕێگە بگرن لەو خەڵکە چکاتەوە لە کتێبەکەشا باسیەکەی ئەڵەی لایەنگری خۆ بەدەستەوە نەدان و بەرگری زۆر بوو بەڵام سەرکردە نەبوو بۆچی ئەوان ئەمەیان نەکرای نەیانتوانی ئەم دەرفەتە بقۆزنەوە خۆی ساڵێکی پێچ و تاواکو خەڵکەکە خۆی ئامادە کرد و دەستیان پێکردەوە ئەو ساڵش نظامی عێراقی بەعس گەلێشتی گرنگی کرد جادەی کرد یەئس و ناومێدی بڵاو کردەوە خەڵکی کڕی وەزێکی خراپی دروست کرد ئەو ساڵە لە عمری شۆڕش و لە عمری پێشکەوتنی بزوتنەوەی نەتەوایەتی کورد سەر بوو نەکرایە ڕاستەکەی من قەناعەتم وایە و ئێستاشەوە قەناعەتم هەیە ئەگەر سەرکردەیە گرروپێکە وەختە ئیسفادەیان لەو فرسەدە بکردایە گەلێشت ڕووی نادا و شۆڕشی درێژەی پێدرا بەڵام ئەو کاتانە خۆتەزانی بارزانی کاریگەریەکی ڕۆحی بەسەر شۆڕش و بەسەر پێشمەرگە و خەڵکی کوردستانە و بە بڕای تۆ ئەو سۆز و عاتیفەیە نەبوو کە بارزانی بۆ خۆی تر بڕیاریە زانی ئیشکارەکە گەشتۆتە بنبەست بۆیە خەڵکەکەش بە دوایە ناومێت بوون بە تاکید کاریگەری ئەوە هەبوو بەڵام لەگەڵ ئەوەش کورد لە مەیانی مان و نەمانە بوو ئەکرا مقاومە بکرێ کاریگەری هەبوو کارێزمای مەرحومی مەلام سەفا تەسیری زۆر گەورەی هەبوو
بەڵام لەگەڵەوەشە کە ئەو قەناعەتی وابوو کە مەسەلەکە زۆر قورسەکەوێ خەڵکی تر کە دوای ڕخنیان لێگرت با ئەوان بیان کردایە بە خەڵکی تر بکردایە تۆم ڕخنانە لەوەش ئەگری کە لە ناو کتێبەکەڵی خەڵک هەبوو بەس سەرکردە نەبوو بێسەر بوون ئێمە بۆ خۆمانەمانتوانی خەریکی من بەڵام وەمان نەزانی بەم ئێمە ناکرێ ئەقڵی ئێسەمە بۆیەمان کرد وەمان نەزانانی ئێمە گەنجین و خەڵک دومان ناکەوێ و ناکرێت بێمەوە بەکشی دواسا کرا دوای ساڵێک دەست پێ چەند مانگی دوایەوە شۆڕش دەست پێ کردەوە لە حوزەیرانی ساڵی 1976 تۆ پەیوەندیەکەیتەوە بە بزوتنەوەی سۆسیالیستیەوە ئەو کاتانە کە خۆت ئەزانی شۆڕش کۆتایی پێهات بوو پێشتر وە ئێستا باسمان کرد شۆڕشی ئەیلول دووچاری هەرس بوو تۆ خۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش دروست بوو دامەزرا یعنی لە ڕووی فکریەوە هۆکار چی بوو و لە ڕووی سیاسیەوە بزوتنەوەی سۆسیالیستیت هەڵبژار لەگەڵ ئەو بزوتنەوەیە دەست بەکاری سیاسی کرد من ڕاستی لە ڕووی پەیوەندیەوە لەگەڵ برادرانی ئەوانەی کە یەکێتیان دامەزران لە لەوانەوە نزیک بووم وەکو برادر و وەکو ڕابردوو زۆربەی ڕەفیقم بوون لە باڵی مەکتەبی سیاسیوانە ڕەفیقم بوون بەڵام بیرۆکەی بزوتنەوەی سۆسیالیزم کە کورد بەدەست باڵی مەلای و جەلالیوە تاڵاوی چەشتە بوو گەشتمونە قەناعەت ئەو مەجموعە خەڵکە کە ئێمە شتێکی جیاواز دروست بکەین یعنی ئەکرێ بڵێن ئەوە چارەسەری نێوان ئەوە یاخود نیگەرانی بوو لە دوو باڵی مەلای و جەلالی نیگەرانی نا بەڵام ئەوە دوو تەجروبەیەکی سەرکەوتوو نەبوو ویسمان تەجروبەیەکی تر دروست بکەین بتوانێت ئەو ئاسەواری ئەو پردبوون و ئەو ئیرۆگرفتانە کە دروست بوون ناو کۆمەلگای کوردیە ناو شۆڕشە کەم کاتۆیان نەیەڵێ و ئەوە یەکێک لە ئەوە کاگرا دووەم من علاقە و دۆستایەتیم هەبوو لەگەڵ مەرحومی ساڵح یوسفی پێشترم ناسی کە ڕابەری بزوتنەوەکە بوو ئەویش قەناعەتی وا بۆ ئەو خەتە دروست بکە هەروە لەگەڵ مەجموعەیەکی تر لە ناو بزوتنەوەی سۆسیالیست وەکو کاک عەلی عەسکەری و ڕەسوڵ مامەند دۆستایەتی کۆنمە بۆەوەش تەسیری هەبوو بەڵەوە تەوەرێکە یاعی نووسیوە یعنی من وتم لەوانەیە کاریگەریەوە بێ پێشتیش لە یەکێتی قوتابیان شەید عەلی عەسکەری بەرپرست بۆ لەوانەیە لەژێر کاریگەری هاوڕێیەتی ئەوە علاقەی هەیە مۆزوعانەوە هاوڕێتیش هەبوو خۆ لە لای ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەو فکرەیە کە دوور نەبوو بە قەناعەتم تەسەوڕمە کرد دووبارە جەلالی مەلایەکە زیندوو بێتەوە کە بەداخەوە بە شێوەیەک لە شێوەکان زیندوو بوویەوە ئەی فکر لێرە ڕۆڵی نەئەبینی تۆ باسیەوەکەی کە جارێت لە کۆڕێکی پەیمانگای کادیرانە پێم وایە محازەرەکەی پرسیارت لێەکەن دەربارەی ئێوەی کە ئێوە مارکسینیا لینینین مارکسی و لینینین یاخود حیزبێکی ڕاستڕەوی کوردستانی نەڵێ ئێمە بۆ بڕوامان بە سۆسیال دیموکراتی ئەو کاتە ئەو فکرەیە ڕۆڵی هەبوو بەڵام ناوبڕێ وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێمەوە دووبارە سڵاوتان لێبێت کاک شێخبەر لە ناوبڕەکە پرسیاری لانی فکریم کرد کە تۆ لە حوزەیرانی خۆت ئەڵێ حوزەیرانی 75 کە پەیوەندیەکەی بە بزوتنەوەی سۆسیالیستی و ئەو کاتانە سەیدا ساڵح یوسفی سکرتێری ڕێکخراوەکە بێت و نزیک و هاوڕێ بوون تا چەند فکر سەنتەر بوو یا ڕۆڵی بینی لەوەی کە تۆ پەیوەندی بەم بزوتنەوەیەوە بکەیت خۆی حقیقەتێکەیە بێ باسی کەم ئێستا بزوتنەوەی سۆسیالیست ئەوەندە ماوەی نەبوو کاتی نەبوو دانیشن قیادەکانی دانیشن پێکەوە ئاڵوگۆڕی بیرڕا بکەن لە ڕووی فکرەوە لێرە لە گەرمێنەڵێن تەتەڵەوە بێژنگی بکەن ینی تاوتێ بکەن فکری خۆیان زۆر وازح و ڕوون بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی فکری سۆسیالی بزوتنەوەی سۆسیال فکری سۆسیال دیموکرات بوو ڕاستڕەو نەبوو سۆسیال دیموکراتی ئەو کاتە ئەو سەردەما هەفتاکان و کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان لای چەپەکان بەڕاستڕەوە زانرا ئێستا نەبوو ینی کە بوو تا سۆسیال دیموکراتم ئەوت ڕاستڕەون حزبی سۆسیالیست حزبێکی لە ئەساسە کە دامەزرا حزبێکی مارکسی لینینی نەبوو ئەوە کەمکردنەوە نییە لە قەدر و لە ئەهمیەتی مارکسێتی لینینی بەڵام ئێمە کە دامەزراین وەکو سۆسیال دیموکرات
دامەزین چونکی حزبی تر هەبوو کۆمەڵی ڕێژدەران هەبوو کەەوە مارکسی بوو حزبی حزبی شوێعی مارکسی بوو ئەنی هیچ حکومەتێک نییە مارکسیەکی تری زافە بکرێت بۆ ئەحزابی ناو شۆڕشی کودایەتی لەبەرەوە حزبی ئەمە حزبێکی مارکسی بەڵام کۆمەڵی قیادەتان تیا قیادەمان تیا بوو کە ئێمە چوینە شاخ پاش چەند ساڵێک سیرەکەین حزبەکە خۆیان ناسێن بەکو حزبی مارکسی لینی لە کاتێکە نامەیەکی دەستخەتی کاکساڵە حەیەوەکو مرشید و ڕابەری بزودنەوەکە ئێمە تەماشامان کردووە وەختی لە بەغا بوو خوێندوومەتەوە من نردم بۆ برادران لەو نامە ئەڵێ ئێمە حزبی مارکسیلی نین دێمە سەر باسی ئەو نامەیە بەڵام ئێوە ئەو کاتانە کە تۆبی بە بزودنەوەی سۆسیالیستی هیچت خوێند بووە لەسەر فکری سۆسیال دیموکرات یعنی لە ڕووی تیۆریەوە شارەزایی ئەفکاریان هەبوویت ڕاستەکەی زۆرم نەخوێندبووە شتێک مەزانی لێ وەکو بەدیلێک لە ئەوروپا بەکارهێنرێنەوە عەدالەتی ئیجتیماعی دابی نەکات و بەلای منەوە بەلای ڕەفیقەکان ئەوە چارەسەرە بۆ کێشەی سیاسی کێشەی کۆمەڵایەتی کێشەی کۆمەلگای کوردەواری وامان تەسەوەر کردە وەخت ئەوە چارەسەرەکەی گونجاوترە لە چارەسەری مارکسیانە ئەمە نەک بۆ تۆ هەر بۆ قیادەکانی بزودنەوەی سۆسیالیستیش ئایا ئەمە لەلایەن گەڵاڵە بوو ڕنگدانەوە هەبێ لە پەیڕەوی ناوخۆی حیزبە لە ڕووی تیۆری زەکردنی فکرەوە ئیش لەسەر ئەمە بکەن یاخود ئەمە تۆ تەنهاوەکو خۆت باسەکەی کە نمونەی شەید عەلی عەسکەری و سەیدا ساڵح یوسفی دێنایەوە کە هاوڕێ و برادەرت بوون و پێشتر لە یەکێتی قوتابیانە لە عەلی عەسکەریەوە نزیک بوویت و بەرپرسان بووە یعنی جیاواز لە هاوڕێیەتەکەەوە تۆ ئەوە بەڵام ئایا ئەمە بۆ کۆی سەرکردایەتی بزودنەوەکە ڕاستە لەوانەیە کۆی نەبێ لەوانێ بەڵام زۆرینەی سەرکردایەتی پێشەوە بشنە شاخ ئەم بیرۆکەیارە بوو پێشەوە بشنە شاخ بەڵام لە شا گۆڕانکاری بەسەرا هات ئێمە تقریبان لە ساڵی 76ەوە تاوەکو 83 من چوومە شاخ چەند ساڵەکە 7 ساڵەکە لە نزیک و یەکتریمان نابینی بە نامەوانە یەکتریمان نبینی ئەگەمانە یەکترە بوو لەوانەیە گۆڕانکاری بەسەر هاتبێ بەڵام زۆرینەی سەرکردایەتی عینی بیرواڕیە بەڵێ ئەو مێژووە تەواوە تۆ حوزەیرانی 75 جەڵە یا 76 چکە هەموو چەند مانگێکە دوای هەرس 76 لە کتێبەکە 75 نووسراوە بەڵێ ئێوە بنەماڵەیەکن وەکو خۆشت باسیەکەی ئەهلی تەریقەت بن و متەمەسیک بوون بە تەریقەتی نەقشبەندی و حەزرەتی شێخ عوسمان نەقشبەندی خوا لێی خۆش بێت چەند جار سەردانی کردوون و هاتووەتە ناوچەکەتان و بۆ ماڵەوە بۆ دیوەخان و بۆ لای باوکت ئەمەی کە هەتان بۆ ئەم بیر و باوەڕە ئاینیە لە ئاستی کۆمەڵایەتیە ئایا تێگیرانی لە ئاستە فکری و سیاسیەکە بۆ ئێوە دروست نەئەکرد خۆ نمونە زۆرە کاکارە مەسەلا تۆ بەعادی نووری لە عایلەیەکی ئاینین عایلەیەکی ئاینی معروف لە قەرەدا بەڵام پرسیارەر بۆ ئەویش ڕاست بەڵێ مەلا ئەحمەی بانی خەرانی مەلاقاری سۆفیەکێ لە مەلا بەناوبانگەکانی منتیقەی باشوور بووە ئەمانە کەچی مارکسی و چەپ دەرچوون تەسیری هەیە بەڵام ئەمانە بێ بە پێوەرێکی ڕاستی بۆ یعنی ئەسڵی پرۆسەکە کە مۆزوعی متەمەسیک بوون بە دین و بە خانەقا و بە شێخێک و مریدایەتی لەولاوە دیسان بیرێکی سۆسیال دیموکرات وەکو فکری سیاسی و حیزبی بەکاربهێن ئەم دوانە بەریەک نەئەکەوتن بۆ ئێوە لای من بەریەک ناکەوتن چونکی ئەوەی پێویست بکە لە قەناعاتی ئاینی خۆم وەکو نوێژ و فەرایی زوانە جێبەجێم کردووە هیچ مشکلەیەکم نەبووە بەڵێ ئای پەیوەندی بە تێگەیشتنەکەەوە بۆ تۆ ئێوە وای لێ تێگەیشتووە بەڵێ وای لێ تێگەیشتن بەڵام لە ممارەسەی ڕۆژانەی خۆما هیچ گۆرانێکی بەسەر نهاتوو باش تۆ پێشتریش باست کرد باسی ئەو نامەی سەیدا ساڵح یوسفیەکەی لە ساڵی 1970 کە یای بە تۆ بردی بۆ برادەرانی شاخ باس دەوەکەی کە نامەکەت خوێندوەتەوە باسی ئایدۆلۆژیای تایە ناکۆکی لایەنە سیاسیەکانی تایە شەڕی براکوژی تایە بارودۆخی ناوخۆی حیزبی تایە ئەگە بکرێ بۆ بینەران لێرەوە ناوەڕۆکی ئەو نامەیە باس بکەیت زیاتر باسی لە چیە کرد مەسەلەی ئایدۆلۆژیان ناکۆکی لایەنە سیاسیەکان ناکۆکی تەنانە تێڕوانینی حیزب نامەیەکی دوور و درێژە چەند لاپەڕەیە تقریبان 20 لاپەڕابێ نامەیەکی دوور و درێژە ناکرێسە و کاتی بەرنامەکەی جەنابەت بۆ بگرم بەڵام کورتەیەکە بوو بەڵام ببوورە حەزەکەم یعنی باسی ئەو بکەی چۆن متمانەی بە تۆ کرد نامەکەی تێ چۆن بردت لە کۆ بردت تەسیمی کێت کرد ئەگەر ئەوە باس بکەیت
ئێمە اتفاقمان هەبوو ڕێکوتنمان هەبوو مانگی جارێک من کە سەیدە ساڵح مەمینی لە بەغدا فترەیە من دوور خراوە بووم لە جنوب لە دیوانێ بووم دوور خرابوومەوە لە دیوانەوە هاتمە بەغدا لەوێ مانگی جارێ مەوعیدمان هەبوو تەبعاً تەرتیبی ئەومانە کرد کە بزانین ماڵیان مراقەبە کەس لە دەوروبەری هەیە یان نییە اینجا ڕۆیشتم هەموو مانگی جارێک کە ڕۆیشتم وجە نەزەری خۆی چی پێگەیشتووە ڕێی دەربارەی ڕووداوەکان هەمووی قسەمان لێ کرد دواسە ئەوەی پێویست وایە بە خاڵم نووسی بە خاڵ منەم نووسی دوای کەسێکە بۆ ناوی مەحموودی حاجی حەمەڕەش خەڵکی قڵاتزە بوو ئەوە حەلقەی وەسڵ بوو لە بینی ئێمە و شاخ ئەوەماندا بۆ برد بۆ برادران و ئەوانش دوای وەڵامیانە داینەوە یەکێ لەو جارانەی کە سەردانی کاک ساڵحم کرد لە گەڕێکی حەی شورتە ماڵی لەوێ بوو ماڵی خۆی بوو خانۆ کۆنەکەی خۆی کە وەزیر بوو لەوێ بوو لەوێ دانیشت بوو خانۆکەی حیجز نەکرا بوو لە ناو خانۆکەی بوو و دەرناچوو زۆربەی کاتی لە ماڵەکەی خۆیان بەسەربرد خانێکی گەورە بوو 600 مترە بوو تقریبان خەڵکی زۆر هاتشۆیە کرد خەڵکی عادی ینی ئێمە بە حەزەرەوە هاتشۆمانەکە بەڵام خەڵکی تر هاتشۆیە کرد وتی نامەیەکم هەیە نووسیمەوە بۆ برادران تەماشای بکە گەر ملاحەزاتە بوو پێم بڵێ نەش بوو بیبە لەگەڵ خۆتا بیا بۆیان بنێرە نامەکە تەماشام کرد وتی بیخوێنەرەوە بەڵێ بڵێ هەموو شتێکی بناردایان خوێندەوە اینجا کردیان هیچی بە پێچراوەی نابوو هەموو شتێکی مناقەشەشمانە کرد مناقەشەشی لەگەڵا کردن بە فەرقی تەمەنی من و ئەو زۆر جیاواز بوو 20 ساڵ 25 ساڵ بینمان هەبوو کاک ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی پارتی بوو وەختی خۆی وەزیر بوو عضو هەیەتی سلم و سەداقەی عالەمی بوو بەڵام لەگەڵەوە شاوەندە متەوازیع بوو لەگەڵ منە مناقەشەیە کرد و پرسوڕایشی پێ کردم ئێوە تۆ لە ناو خەڵکایت و ڕئیس ئەزە حەزەکەم ڕێیت بزانم و ئەوانە نامەکەی تەرکیزی کرد بۆ سەر بیری بزوتنەوەی سۆسیالیست کە بیرێکی سۆسیال دیموکراتمان هەیە ئەمە پێویست ناکە ئێمە حزبێکی مارکسی بین حزبی مارکسی ترەیە خاوەنی هەیە شوێعی و کۆمەڵی ڕێداران خۆتان مادوو مەکەن بۆ مۆزوعەوە دوو زۆر دژی شەڕی ناوخۆ و یەکلاکردنەوەی کێشەکان لە ڕێگەی توندوتیژیەوە بوو لەگەڵ ئەوە بوو کە بە حیوار بکرێ لەگەڵ ئەوە بوو کە فەنا نەبرێتە بەر زەبرزەنگ لەگەڵەوە بۆ علااقاتێکی بەهێز بکرێ لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکانی دەورەبەر لەگەڵەوە تاوەکو ئافاقی گفتوگۆ و حیوار هەیە لەگەڵ عێراقا هەوڵی بۆ بدرێ ئەگەر عێراق دەوڵەتی عێراق ئامادەی تیا بوو گفتوگۆ بکرێ با سەرکەوتوش نەبێ گفتوگۆ بکرێ قەت دەرگای گفتوگۆ دانەخن ئەمە مختصری ئەوەکە بوو ئەم سێ خاڵە بوو لە ڕووی ئایدۆلۆژی و سۆسیال دیموکراسی ڕوونکردنەوەی نووسی بوو یا هەر زیاتر هەر بە شێوەیەکی گشتی باسی کردبوو باسیەکە ئەڵای سۆسیال دیموکرات ئەم سەردەما سەردەمێکی پێویستە سۆسیال دیموکرات لە جیهانی ئەمڕۆها مەرغوبە و ئەتوانین ئێمە بیکوردێنین وەکو لە کوردستانە بیگونجێن لەگەڵ واقعی کوردستانە بەکاری بێن بەڵێ ئەی لە ڕووی بارودۆخی ناوخۆی حیزبەوە لەسەر ناوخۆی حیزب هیچی تیا بوو کە 2 ساڵێک بوو بزوتنەوەی سۆسیالیستی دروست بوو تەوجیهاتی تیا بوو بە عام تەوجیهاتی تیا بوو لە دەربارەی ناوخۆی حیزب بەڵام ئەوە باسی لە شتی ترایی ناردەوە ئەو لە مۆزوعانە مۆزوعی فکری و مۆزوعی علاقی ئەمە لەگەڵ یەکێتی و لەگەڵ پارتی و لەگەڵ ئەوانە زیاتر تەرکیزی کرد بەڵێ نامەکە تۆ تەسلیمی شێ کرد من نامەکە کە هاتمە سلێمانی ئینمان بوو خەتمانە بوو خەتی پەیوەندیمانە بوو خەبەرمان نرد بوو ئەو وەختە تەلەفۆنشن نەبوو تەلەفۆنی ئەرزی هەبوو کاک مەحموود هات و دامە کاک مەحموودی حاجی حەمەڕەش ئەوە هەر بەریدمان ئەوەی هێناوەی برد بۆ ئۆتۆمبیلی خۆی بەریدمانە هات ئەوان بڵاوکراوانە هێنا دوایی کاری پێکرا بوو نامەکە ینی ئیشی پێکرا ناوەڵا نامەکەیان هەڵگرت بوو لە ئەرشیفە نامەکە دوایی لە شەڕی ئێمە و یەکێتی نیشتمانی شەڕی پشتاشانی پێوتەیە کە خۆی شەڕی عاشقولکەیە لە حەقەتە ئەو نامەیان دەستکەوت بوو کە من چوون بۆ سەردانی مامجال خوافوی کە ساڵی 86 وتی نامەکەی ساڵدەستمان لێکەوتۆ چاپیشمان کردن سەیەکتە دەمێ ئیسفادەشمان لێ کردویان بە نامیلکە کردویان بە نامیلکە بڵێ بەڵێ تۆ لە بەش لە شوێنێکی کتێبەکە لاپەڕە 74 باسی فەرهاد شاکەلی نووسەر و ئەکادیمی و شاعیر
وەکو ناونیشان هاتووە عوسمانی حاجی مەحموود و پێشمەرگەی بوێر و سیاست مەدار بەڵام ناوەڕۆکی وام نەبینی لە ناو کتێبەکە ئەوە چیە لەوێ هاتووە؟ ئەوانە دەرسم پێوتون من مامۆسا بووم چەند ساڵێک مامۆسا بووم لە ناحەیە سەرقڵای ئەمە نزیکە لە ئێمانەوە تقریبا چەند کیلۆمەترێک لێرەوە دوورە وەکو نمونەی ئەو قوتابیانەی کە خەڵکی ئەم منتیقە بوون و پێشکەوتون ناسراون عوسمانی حاجی مەحموود کاک فەرهاد شاکەلی حاکمێک خەڵکی دێی کارێز هەمای حەمە ساڵح تۆفیقی متەرجم و نووسەر و ئەدیب ئەمانە وەکو نمونەی ئەو قوتابیان لادیانەی کە من دەرسم پێوتون و بواریان هەبوو بخوێن و پێشکەون ئەوانی تر بواریان نەبوو بخۆیان نەیانتوانی خوێندن تاواکەن وەکو نمونە هێناومەتەوەوانە. بەڵێ بە بڕوای تۆ ئەگەر ئەو ناکۆچیە نەبوایە کە دروزووە نسکۆ نەبوایە ئەو هەموو بزوتنەوە باڵ و خەتە دروست ئەبوو یا لە دوایە کە بوون بە حیزبی سیاسی لە ناوەڕاستی هەفتاکانی سەدەی پێشوو بەدواوە بەم شێوەی بەو شێوەیە کە بینیمان دروست نابوو لەوانەیە دروست بێت حکمی گۆڕانکاری کۆمەلگایە دروستە بێ بەڵام بەو شێوەی کە لە ناکاو پاش هەرس و سەر لە نێچوونە شاخ ئەنوا ئەفکار و ئەنواشە دروست بوو بە شێوە دروست نابوو بە پەلە هەمووی دروست بوو کەچ و کاڵیش بوو جارێت نەگەیشت بوو منافەسەی زۆر بوو تاقیکردنەوە و ئەزمموی زۆر نەبوو ئەوی لێ پیا بوو کە بینیمان وابزانام خۆ ئێوە هەوڵێکیش هەبوو تۆ باسی کۆبوونەوەیەکەی بەر لەوەی کە هەرس بێت کۆبوونەوەیەکی باڵەکانی ناو پارتی لە 12 ساڵی 1970 کاکرێ تۆڵی خەڵکێکی زۆر هەبووە شایان بێ بەشداری لەو کۆبوونەوەیە بکە بەڵام ئێمەمانان بەشداریمان کرد باز لەوەکەی کاڵی علی عسکەری و پرسیارم لێ کردوتی ئەم کۆبوونەوەی پێویستی بە خەڵکی میانە ڕە و نەرمی وەک ئێوە هەیەوە خەڵکێکەیە کە زیاتر تەبەنی لە ئاشتی و یەکگرتنەوە بکە ئەوە چۆن بۆ کۆبوونەوەیە بەڵێ ئەوە گەڕینەوە بۆ پێشتر ئەوە کاتێک کە بەیانی 11 ئازار مۆر کرا لە نێوان قیادەی پارتی و حکوومەتی عێراق باڵی مەکتەبی سیاسی وەزێکی ناتەبیعیان هەبوو چونکی دەسەڵات و قودرەت هەمووی کەوتە لای باڵی مەرحومی بارزانی بەڵام خەڵکی ئاشتی خواز و ئەوانە کەوت نەبین و حکمەتی مەلام سەفاش دەوری بینی ئەو بەکار نەهێنا بۆ تۆڵە سندنەوانە بەڵکو بۆ ئاشت بوونەوە و ڕێکەوتن هەردوو باڵەکە ڕێکەوتن لەو ڕێکەوتنای ئەمەیان بان کرد وەکو نوێنەری ئەم منتیقەیە بانیان کردن چەند کەسێک من یەکێکون لەوانە کە کۆبوونەوەکان بەوە کۆتای هات باڵی مەکتەبی سیاسی تێکڵاو بوو لەگەڵ باڵی پارتی بە نسبەتێک لە لەق و ناوچەکانە نوێنەیان دانا و ڕێکەوتن و شەڕ کۆتای پێات ناکۆکیەکان کۆتای پێات. بەڵام بۆچی بە ئێوەیەوت علی عسکەری ئێوەی پێویستە تۆ لەوچی خەڵکێکی تر بە شایستە زانی من خەڵکێکی ترم بە شایستا زانین زۆر ماندوو بوون لە ناو باڵی مەکتەبی سیاسیا پێشمەرگە بوون هیلاک بوون کە چێوانیان بانگ نەکرد بوو لێم پرسیوتم بۆ ئەوانتان بانگ نەکردووە وتی ئەوانی سەردەمی شەڕ بوونە دەموچایەکن لەوانەیە بۆ ئاشتی مەرغوب نەبنی ئەوە مەرغوبن بۆ ئاشتی ئاشتی دیار بوون لە منتیقە ئێمە ئاشتی مانەوێ ئێستا فترەی ئاشتی ئێستا خەڵکی خوێندەوار و ئاشتی مانەوێ و ئێسێەوە بۆیە ئێوەمان ئەمە هەر بۆ زیاتر بەهێزکردنی بابەتەکە گەڕامەوە بۆ پێش نسکۆگینا من بە بەردەوامی ئەڕۆم لە دوای ئەوەی تۆ چتە ناو بزوتنەوەی سۆسیالیستی دوای ئەوەی تۆی تر بڕیارە دەیت وە چتە دەرەوە چنە شاخ تایبەتی لە قەندیل باز لە ڕووداوێکەکەی کە بۆ منە ڕۆژێک مەهدی بەهادۆریان کە نوێنەری منتەزیری بووە پێم وابێ دێتە لاتان سەردانتانەکە بۆچی ئێوە زەرورون بە سەردانی ئەو لە چەند شوێنێک کاڵی خاڵە حاجی توانی وی قەنەعەتی پێ بکە یعنی چکە زۆر هینەکەی لەواڵی لە ناو ئەو لەو کاتێک کە هاتبوو زۆر تەئکیدی لەسەر بیر و باوەڕمانە کردەوە پەیوەندی بە چیەوە بوو باسی بیر و باوەڕێک لەگەڵێەوە خۆی جمهوری ئیسلامی کە دروست بوو بیر و باوەڕی ئیسلامی هەبوو ئێمەش ناومان سۆسیالیست بوو سۆسیالیست حتمما سرنجی ڕاکێشان و بزان ئەم سۆسیالیستە چییە کە سۆسیالیست بوو ینی لە ڕووی ئاینیوە علامەتی استیفهامی لەسەرە لەبەرەوە ئەو پرسیاریان لە خاڵە حاجی کرد بوو خاڵە حاجیش قەنەعەتی بە بەهادۆران کرد و بەهادۆران پیاوێکی ئاخۆن نەبوو بەڵام زۆر ڕێزی لێ گیرا لایەن سەرانی دەسەڵاتداری جمهوری ئیسلامیەوە چونکی دیارە پیاوێکی دەوڵەمەند بۆ یارمەتی داون لە وەختی بربەرەکانیان لەگەڵ نظامی شاه احترامیان نەکرد پرسیاری کرد بۆ ئەوش قەنەعەتی پێ کرد بوو کە ئەم سۆسیالیستە سۆسیالیستێکی ئیسلامیە بۆ خۆی ئەو ئیجتیهادی کرد بوو ئێمە سۆسیالیستی ئیسلامی نەبووین لە ڕاستیە
وتبوی ئەم سۆسیالیستە سۆسیالیستێکی ئیسلامیە و سەرکردەکانمان شێخ و حاجی و مەلا و ئەوانە قەناعەتی پێ کرد بوو ئەویش بەو قەناعەتە بۆی هاوکاریمان بکە ئەیتوانی هاوکاریمان بکەوە سەردانێکی بۆ دروست کرد بوو بەو قەندیلا بەو عمرێکی گەورەی هەبووە 6 ساڵە بوو هات ڕۆژێ دوان میوانمان بووە و نوێژێکی جەماعەتمان پێکەوە کردو. باش بۆچی خاڵە حاجی هەر لەبەر هاوکاریکردن ئەو ئیلحاحی لێ کرد بوو کەوتوی مسلمانین و هەمووی شێخزادە و مەلازادە و سەیزادە بێگومان لەبەر هاوکاریکردن ئەی چۆن وەختە هیچ ئیمکانیاتێک نەبوو. باش ئیمکانیاتی جمهوری ئیسلامی دەوری هەبوو لەوەی تۆ بتوانانی بژیر گەشە بکەی بە وەزی خۆت ئیمکانیاتی بەشەری ئیمکانیاتی عسکەری ئیمکانیاتی مادی هەمووی. باش ئەی کاتێ باسی نوێژەکەت گراڵی کە نوێژەکەمان کرد طبعا ئەو هین بوو بۆ خۆی ئەوان شیعە بوون لە جعفەری بوون ئەڵێ وتی ئێوەش شافعین دوایی ڕەسوڵ مامەند پێشنیار بۆ تۆکە کە تۆ بتانی ئەو مۆزوع ڕێک بخەی چۆن ئەوە ڕێک خست ئەوە هەر تاقیکردنەوەی بەهادۆران بۆ بزانێت قسەکانی خاڵە حاجی چەندی ڕاستە ئایا جەماعەتە نوێژەکەن لێزانن چی پێوت بەهادۆران کە نوێژەکە تەواو بوو پێخۆش بوو بەهادۆر ئاگای لێ نەبوو مەجموعەیەک نوێژەکان شارەزانین بەسەوەی ریزی پشتی بەهادۆران نوێژەکە نوێژی جەماعەتی باش کراوە ئەوش لەگەڵمان نوێژی کردو یعنی هەرویستی نوێشتان پێ بکە بۆ هەرویستی بزانین نوێژەکەن ئەزان نوێژ بکەن ئایا خەڵە حاجی ڕاستەکە ئاڵێمانە حزبێکی سۆسیالیستی ئیسلامینیاننا وا پێچوو وە قەناعەتیشی کردبوو ترکی دوای یارمەتی بۆ ناردین مەجموعەیە باش پاڵتۆی گەرمی زستانی بۆ ناردین ئازوقەی بۆ ناردین شتی زۆر بۆ ناردین. ڕاست تۆ هەر ئەو کاتێک کە لە دەرەوەیت بازەوە ئەەکەی کە ئەڵەی ئەو ماوەی کە لە دەرەوە بووم ئەوم بۆ دەرکەوت کە سەرکردەکان مای ناتەبایی نێوان لایەنە سیاسیەکان بوون بۆچی سەرکردەکان ئەمەیانە کرد ئایا بەرژەوەندی شەخصی بوو تێگەیشتنی عقلی کەلتوری و خێڵی و خێزانی و بنەماڵەیی بوو یا لێک حاڵی نەبوون بوو یا نەبوونی هۆشیاری سیاسی بوو چی بوو لەمانە حاڵی نەبوون و نەبوونی هۆشیاری سیاسی نەبوو ئەو دوانەکەی تر بوو کە جەنابەت باسیەکەی چۆن نەبوونی وشیاری سیاسی و حاڵی نەبوون نەبوو حاڵیش بوون و وشیاری سیاسیشیان نەبوو سەرکردەکان بەڵام بۆ کۆکردنەوەی هێز و توانا و بتوان شتی خۆیان فەرزکەن ئەو مەجموعە خەڵکیان دەوری خۆیان کۆ کردەوە ئەوانش زۆر متێع بوون بۆ ئەوی نانەوە هەر سەرکردەیەک مەجموعەیەک دەروێشی دەوری خۆی کۆ کردبووە دەروێشی متعەسیب دەوری خۆی کۆی کرد هەرچی بوو تایەتر یاودەوە مسەلەم ڕاستە و تەواوە ئەوی تر غەڵەتە کەس قسەی ئەوی تری قوبوڵ ناکرد و باڵی ئەو هەموو مەشاکلانی سەرکردەکان بخۆ ئەفرادی پێشمەرگە و خەڵکی خوارەوە گوناحێ نەبووە فەرمانیان کرد جێبەجێیان نەکرد تۆ ڕەخنا لە نووسەر و ڕۆشنبیرەکانی نووسەر و ڕۆشنبیرش کەوتبوونە دوای ئەوینە هەر سەرکردەیە مەجموعەیە خەڵکی دەور بوو تەنزیلیان بۆیە کرد و شتەکانیان بۆ جوانەکردنەوە ئێستش وایە باش بەڵام خۆت پاراستووە لە ناوهێنان کەمتر ناوتێنە من هەر لە بیرەوەریەکانمان لە قسەکانیشما ئێستش هەوڵە دەم شۆڕش ناشرین نەکەم بەمەی تۆ شۆڕش یعنی وەکۆڵێ و بەفرە بێپەڵەیە بێ کە هەیە یاخود خۆ ئێستا واقعەکە ئەزمونونەکە ئەبینی شۆڕش کەوتۆتە ژێر پرسیارەوە قسەکەی حاجی قاوری مەحموود شاتریش کە ئەو کاتانە بە تۆڵێ لە سەرەتای شۆڕشی ئەیلولا هەتا ئێستا هەر بەردەوامە نەتیجەکە بەڵێ من هەوڵی خۆم ئەدەم ینی هەر تەبیعەتم وایە ممکنە پەروەردەم وابێ هەوڵە دەم پڕۆی پیسی ڕابردوو زۆر بڵاو نەکەمەوە باس نەکەم خۆت پاراستووە لەوانە وەختی خۆشی لە هەڵسوکەوت ماهرەوەم کردووە بەڵام ئەمە نابێتە ئەوەی بەشێکە یعنی خەڵکی ترێ عفوم کە خەڵکی ترێ ئەوەی کردوتر پێویست بە من ناکات زۆر زیادیشی کردو لەوانەیە خەڵکێک بڵێت ئەم نەیویستوە یا بە جۆرە لە جۆرەکان لەبەر بەرژەوەندیەکی خۆی باسی ئەمەی نەکۆچکە بەشێک لەو مێژوو خۆتە زانی کارکتەرەکان دروستیان کرد نەک بەشێ هەر زۆرینەی کارکتەرەکان دروستیان کردووە نابێ ئەوانەی کە بەرپرسیار بوون لەو مێژووە باسییان بکرێت و بۆ خەڵکو بۆ مێژوو نووسەکانی ڕوون بکرێتەوە من بۆ خۆم یەکەم لە مێژووی خۆم هیچ ناترسم هیچ گومانم نییە لە خۆمە ناسم بە هیچ شێوەیەک لە هەندێ شتی نابەجێ و زیان بەخش بە میلەتی کورد بەشداریم نەکردووە نە بە قسە نە بەکردەوە و هەر هەمیشە دەوری ئەوەم بینیوە بە ئاشتی شتەکان تەواو بێ لەبەرەوە
ناتسمێکی بڵێ ئەی تۆ بۆ لە فلان مۆزوع ئەوت نەگەیستە خەڵکی بیرەوەری بڵاوە کاتەوە وەکو مەلایکە خۆی پیشاندا ڕاست لەو لاوە 1001 تانی لێدن بە بەڵگەوە من ئەوانم نییە خۆم دڵنیام لە خۆم لە هەمان کاتان ناشمەوێ چونکی شۆڕش سەرنجام لایەنی کەم و کوڕی هەیە سلبیات سەرنجام کارێکی زۆر گەورەی کردووە شۆڕشی ئەو چەند ساڵە قوربانێکی زۆر و کاری گەورەشی کردووە ویلەتەکەیشی ڕزار کردووە لە وەزعێکی معەن ڕاستە کەم و کوڕی هەیە پێی هەمووی سەرلەبەری ناشین بکەیەوە شتێکی باش بەڵام ئەکرێ ئەمەی تۆش ئوسلوبێکی تربێت لە ئەمە ئوسلوبەکە بە شێوەیەک لە شێوەکان باسم کردووە بە شێوەیەکات بە شێوەیەکی نەرم باسم کردووە خۆ ڕاست خوێنەری ژیر بۆ خۆی تێگا ئەتر پێویست ناکات زۆر زەق ئەوە بکەیت من بەلای منەوە لەوانەیە خەڵکی تروان نەبێ خەڵکی تر خۆی معاناتی هەبووە ممکنە زەق باسی بکە شتێ برێ منەوەم پێ دوایە بەشێکی پەیوەندی بە گرەی دەرونی و کەلتوری پەروەردەی وانەوە دوور نییە باش باس لەوەکەی کە ئێوە لە قەندیل بوون لە حوزەیرانی 1970 لە دیوی ڕۆژەڵاتی کوردستانەوە چتە هەورامان و لێوە بە مەڵەخوردا دێنە خوارەوە یان بۆ سووریان بۆ لای قیادەی ئەو کاتانەی کەرکووک و سلێمانی لەو ناوچەیە بوون باز لەوە ئەەکەی کە ئەڵەی لەوانە بوو ئێمە هەستم ئەکرد ئێمە گرفتمان بۆ دروست بێ و کاتە کاک محەممەدی حاجی مەحموود لەو سنوورە بێ لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترا کە پێکەوەن یعنی خەمێکت هەیە کە نەتوانن لێەوە زیاتر ئێوە پێکەوە بگونجێن و پێکەوە هەڵبکەن ئەو خەمەت لە چیوە یا پەیوەندی بە پەروەردە سیاسی و حیزبیەکەەوە هەبووە یا پەیوەندی بە پەیوەندی کۆمەڵایەتە ناوچەیەکانەوە هەبووە زیاتر ئەوە کە ئێمە ڕۆیشتین جارە قیادەی سلێمانی کەرکوو دروست نەبوو ئێمە ڕۆیشتین بە ئێمەوە بوو بە قادر جەباری خوالی خۆش بوو من کاک حەمە بەرسێکمان بووین بە قیادەی سلێمانی کەرکووک کاک حەمە لێپرسراوی لقی سلێمانی من هی کەرکووک کا قادرش لەگەڵمان بوو قادر جەباری ئەو زیاتر حسابی تەمەنەکەی و تەجروبەکەی و ئەوانە من کە چوومەوێ کۆمەڵی پێشمەکەی شارەزا و ئازا و چاونەترسی لێبوو شارەزای منتیقەکە بوون دەسۆشێن بوون بەڕاستی بەڵام دسپلینیان وەکو پێویست نەبوو کە ئەچوون بۆ عملیاتی مشتەرەک یا عملیاتی مەفرەزەی بچووک تا ڕادەیەک وەکو پێویست ڕعاەتی خەڵکیان ناکرد ئەمە یەک خەڵکی خوێندەوار لەگەڵیان زۆر ئیداری ناکرد خەڵکی خوێندەوار و کادری شارەزا ماوەیەکە ماوە دواسە هەڵی ناکە لەگەڵانە ئەمانە وای کرد کە تەسەوەر بکەم زەحمەت بێ ئیشەکە بەڵام بە تێپەڕبوونی کات توانیمان کاکە هەمەش وا لێ بکەین پشگیری لەوە بکایمە بێ پەروەردەی پێشمەکانمان بکەین بخوێنەوە احتیمام بەلایانی فکری بدەن ڕعاەتی خەڵک بکەن معاملەیان لەگەڵ خەڵکا چاکتر بێ مەسەلە هەر تەقەکردن و شەڕکردن نییە مەسەلە فکرە ئەمانە وردە وردە ئەو وەز ئەگۆڕە بەڵام ئەمە پێچەوانەکەی کە باسی خەڵکی خوێنەوارەکەیت و نەگونجان پێچەوانەکەی باش نییە ینی بە شێوەی لە شێوەکان نانی دەرخستەوەیە کە کادیر و پێشمەرگەکانی ئەوێ بەشێکی ینی خەڵکێک بوون بە جۆرە خەڵکێک بوون یعنی کەمتر گویان بۆ ئامۆژگاریەکان گرتووەوە بێبەرنامە و بێپلان بوون وا ناکات لە حقەتە لە سەرتاوات بەرنامە و پلانی ڕێکوپێک نەبوو هەر ئەوە بوو زەربە بدەیت لە دژمن و شەڕ بکەیت وانە هۆکار چی بوو وا هاتبوو ینی لە ئەنجامی ئەو وەزای دروست بوو لە منتقەی شارە زۆر و خلافی بینی یەکێتی و سۆسیالیست و پارتی و خەلفیاتی کاکە هەمە بۆ خۆی کە وەختی خۆی کێشە و گیر و گرفتی هەبووە لەگەڵ برادرانی یەکێتی کۆن فەرماندەی هەرێمی یەک بووە ئەمانە هەمووی ئەوەی دروست کرد بوو دائیمە لە حاڵەتی ئامادە باشی هەبوون و مەسلەی شەڕ و دەرگیری لەگەڵ حکوومەت و لەگەڵ دژمنەکان ئەولێتی بدرێتی مەسلەی فکر ئەولێتی نەبوو بەڵام وردە ئەو مۆزوعە توانیمان چەندین جار کۆبوونەوە و وەکو حەلقەی سەقافی و قسەکردن بۆیان وردە کادری خوێندەوار جێگەی بوویەوە ناوێنە کاریگەریشی هەبوو کاریگەریشی هەبوو بەڵێ من کۆتایی بە بەش یەکەمی بەرنمەکەیانم زۆر سپاس بۆ بەڕێزکە شێخ محەممەد شاکەلی سیاسەتمەدار سپاس دەکەم کە لەم بەرنمەیە ئامادە بوویت بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنمەی جێپەنجە تا بەرنمەیەکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەن